گوتی ئەو هەموو جارە گوڵم لە کنەت و بردیە گوتی هیچیان بەقەد ئەو چەپکە پیوازە خێزانم دری پێ خۆش نەبووە هەنی دیار و زۆر کەفی پێیان بلوچ لەبەر ئەوەی شتێکی جیاواز بوو تەسەوڕم دەکرد تووشی هەڕەشە بوو بێتەوە دیارە دلی پێ خۆش بە زیاد هەر زۆر دلی پێ خۆش بوو دیار بوو کە تەلەفۆنی دەکرد دەنجی خێزانیشی لە پشتەوەدا هەنی زۆر دلی پێ خۆش بوو پێیان شتێکی زۆر جوان و جیاواز بوو گوتی وەستا کارزان گوت وڵای کارتێکشم لەو لەگەر بنویسە گوتی بنویسە خۆشم دەوی پیاز خۆرەکەم ڕازاندنەوەی چەپکە پیازەکە چەندی خەرجی پێویست بوو چەندی تێچوون ویستاوەکو بووی برازێنیتەوە ئامادەی بکەیت خەرجەکەی 20,000 بوو گوتی 3 کیلۆ پیازشی هینا بوو گوتی چیلۆی پیازەکەشم بە 750 کرد دیارە ئێستاش پیاز کەمە کارزانە جاروبار بابزام گران دەبی گوتی چیلۆی بە 750 بوویانێ 3 و ڕۆبعک لەگەڵ 20,000 ینی 23,000 ڕۆبعک بوو کۆی گشت هەمی نێخۆ پێ دەگات نرخەکانیان دادەبەزێتن ئەگەر لە خارجەوە هات نرخەکەی بەرزە گرانترە دیار ئێستا